دەیەمین کۆنفرانسی نەتەوەیی گەریلاکانی فارک کە بە دروشمی ئاشتی بە ڕێکەوتنی نەتەوەیی یەکسانی کۆمەلگای و دیموکراتی بەڕێوەچوو پشتیوانی لە بەرخۆدانی پەکەکە کرد و داوای ئازادی بۆ ڕێبەری گەلانی کوردستان عەبدوڵڵا ئۆجەلان کرا. لە ڕاگەندراوی ناوەندی باڵای بڕیاری گەریلاکانی فارکدا هاتووە بابۆنەی ڕێکەوتنی ئەم دوایانە کە لە شاری هاڤانەی وڵاتی کۆبا بەڕێوە چوو بۆ ئەوەی ئاشتێکی هەتایی پێک بێت لە کۆنفرانسەکەدا گەیشتە ئەو ئامانجەی کە پێویستە ڕێکەوتنەکە بۆ دیموکراتیکردنی کۆمەلگا بێت هەروە لە ڕابردوودا بۆ ئاشتی و ئازادی دەژەنگاین و ئێستاش وەک حیزبێکی سیاسی کار و چالاکی دەست پێ دەکەین. هەر لە ڕاگەندراوەکەی گەریلاکانی فارکدا دەربارەی گەلی کورد هاتووە پشتگیری هەر هەوڵێکی نێودەوڵەتی دەدەین بۆ دامەزراندنی کۆمەلگایەکی دیموکرات و یەکسان بۆ تێکۆشانی خۆسەری گەلی کورد کە دەیانەوێت کۆنفیدرالیزمی دیموکراتی پێک بێنن. کوردەکان دەیانەوێت جیاوازیە ڕەگەزی و نەژادیەکان لە کۆمەلگادا بسرنەوە. ڕێخستنی فارک داواش دەکەن کە ڕێبەری گەلی کوردستان عەبدوڵڵا ئۆجەلان ئازاد بکرێت.